یعنی لەوەی کوردستان ئازاد ینی پێش 30 ساڵ پێشدا کۆی بۆ خۆی دوو ئیدارەیە زۆر ینی شتێکی خراپە خەڵکانێکەکەن هەربێرە دانیان بە دەرەوەی شاری دادێنیان بە سماخۆلی دادێنیان بۆی دادێن زۆر بەڕوونی دیارە دوو ئیدارە ئێمە زۆر گلێمان بخواستن لە پارێزگاری هەولێرە ئێرە سەر بە هەولێرە ئیدارەی سەر بە هەولێرە و سیاسیش ئایدی سلێمانین و ئەجا خوا ڕحمان پێ بکە وەکی بڵێ پارێزگای وەک شەقڵاوە یانەکە وەک شارێکی وەخوان خاستن وەک دێگەڵش حیسابمان بۆ ناکەن ئەگە حیسابی بۆ بکەن باشە بەزمە قەناعەتمان پێی نییە دوو ئیدارەیش تەواوە هەر لەوەتی هەبوو هەری دوو ئیدارێ بۆ لەوەتی کوردستان ئازادە زۆری زیانی بە کۆیە گەیاندوە تەمەن کۆیە بۆ خۆی ڕێک و پێکە حیسابی ڕۆیشت و ئێستا ئەمە دەم ئاشخۆری تێدایانی بەسەر ماگمە ئاش بدرێ 7 ڕۆژ بازار هەیە بازار نیە دوای کابرا پارەی پێ نامێنێ خەڵکێکی فەقیری لێە ڕۆشنبیرە زیرەکە ینی ئاخر دەرەجە کۆی لەلایەن ڕۆشنبیریەوە زیرەکە بەڵام وەڵا خەڵکێکی فەقیری دەدام ئاشخۆرە و بێدەرامەتەوە دیێ بە قەرز دێ بە ماگانەیەوە پەیوەندی بە دوو ئیدارێ ئەگەر حیسابێکی یان وەک شەقڵاوە یان وەک ڕۆان زێمان بۆ بکەن کوریان وەک بنەسڵاوەمان بکەن قازانجمانە ڕاستە خەڵکەکەی فەقیرەوان نابێت حیسابی سیاسی لەگە خەڵکی کۆی بکەن کۆی بە هەزارها شەهیدی هەیە من بۆ خۆم برام ئەنفالە برام شەهیدە مام شەهیدە یعنی ئێمە داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین داوای لە پارێزگاری هەولێرە دەکەین شتێکمان بۆ بکە چمان بۆ نەکراوە شتێکمان بۆ نەکراوە خاز ڕێگا و بان و هەمووی وێران و تا چمان بۆ کراوە ئەوەندە زادیان بۆ کردوین و تاوا ئەو کۆڵانانە دەڕۆی خراپە پارکمان هەمووی تێکچێ ڕاستە سیمای دوو ئیدارەی تا ڕادەیەک دیارە لە کوێ بەڵام من ڕای جیاوازم هەیە لەسەر ئەو بابەتەی ئەگەر بەرپرسانی ئیداری و شارەی دەتوانن سوول لە پرۆژەکانی هەولێر وەرگن یعنی ئەو پرۆژانەی کە ئەو قەزانە دەردەچن کە سەر بە پارێزگای هەولێرن دەتوان سوول لەوان لە ڕووی حیزبیشەوە لێرە نفوسی گۆڕان و نفوسی یەشێتی زۆرە دەتوان لە ڕووی حیزبیەوە ئەو پرۆژانەی سلەیمانیش یان ئەو بابەتە حیزبیانەی کە دەگرێها پرۆژەی خزمەتگوزاری فران حیزب مەسەڵەن هەندە حیزب هەیە دەستگای خێرخوازیانێ دەتوان لە ڕێوانیشەوە ئەو پرۆژانش ڕاکێشن لە بۆ شارەکە و خزمەتیەوە شارە پێ بکرێن ینی ئەگەر دوو ئیدارەیش هەبی ئەگەر بە پرسی دڵسۆزی هەبی قەزای کۆیە بەڕاستی دەتوانین سوود لە هەردوو لای وەرگێت سوود لە سلەیمانیش وەرگێت سوود لە هەولێریش وەرگێت لە کۆتاییان لە خزمەتیەوە شارەی بەکاری بینن. بەڵێ خۆتان دەزاننەوە ئاسەوارە هەتا ئێستا لەوانەیە هەندێکی مابێتەوە بۆ دڵنیاییشت بۆ یەکلاکردنەوەی بەڕێوەبەری ناحیە لە دێگەڵا ئەوە لە ئەستۆی پارتی دەستنیشانی کاندیدەکە دەکات بۆ ئەوێ و دواتر لە ئەنجومی پارێزگا دەنگی لەسەر دەدرێت بەڵام لە هەر چوار ناحیەکەی تری سنووری لە قەزای کۆیە ئەوە وەکو بەرکەوتەی هەڵبژاردن یەشێتی دەستنیشانی کاندیدەکان دەکات و دوای ئەوەی ئێمە نووسرا بەرز دەکەین بۆ پارێزگا لەوێ بۆ ئەنجومی پارێزگا و دەنگی لەسەر دەدرێت. ئێمەش چەند جارێک لە لێدوانەکان تاکیدمان لەوە کردوتەوە کە هەر مەئمورەکانی حکوومەت لە هەر شوێنێک بن پەیامی خۆمان گەیاندووە کە فەرق و زیاییمان پێ نەکەن لەوانەشە جار هەبێ کۆیە وەکو باست کرد ببێتە قوربانی ئەو دوو ئیدارەیە خزمەتگوزاری بەگشتی بەڵێنی ئەوەی پێداوین کە هاوکار و پشتیوانمان بێت و جیاوازی نەکات لە نێوان قەزاکانی تر و قەزای کۆیە. بەرپرسانی حکوومەت بۆ داواکاریەکانمان دەڵێن بە پێی بەردەستبوونی دارایی لەو وەزع دارایی ئێستا کە قەیرانە دارایی کە دروست بووە چی بکرێت ئەمە درێغی ناکەین.